دیارە سەرۆکایەتی شارەوانی سلێمانی لە هەڵمەتێکی نوێیاندا بۆ پاکردنەوەی نەوشاری سلێمانی گیراوەی کلۆر بەسەر شەقام و شۆستەکاندا دەڕژن وەک هەنگاوێکی نوێ کە ئەمڕۆ دەستپێکی ئەو هەڵمەتێ لە شاری سلێمانی دیارە لە پێشووترا هەڵمەتی ڕشاندنی دژەڤایرۆز لە شاری سلێمانی بوونی هەبوو بەڵام ڕشاندنی دژەڤایرۆز با بڵین بەم شێوەیە کلۆر نەبوو ئەوەی کە هەبێت ئەمەی کە دڕژرێت گیراوەی کلۆرە کە تەواوی نێوشاری سلێمانی ئەو شوێنانەی کە هەیە بە قۆناغ لەلایەن شارەوانی سلێمانی و پاک دەکرێتەوە وەک باسی لێوە دەکرێت ئەم هەڵمەتە قۆناغێکی تری خۆپارێزیەوە لە ڕۆژانی داهاتوشدا بەردەوامیان دەبێت هەڵمەتەکە هەڵمەتێکی چڕوپڕە لایەنە پەیوەندیدارەکانیش پێشبینی دەکرێت بێنە سەر خەت و هەموو ئەو گەڕک و کۆڵان و شوێنە گشتیانەی ناو شاری سلێمانی بەم شێوەی کە ئێستا بەرچاو دەکەوێت دەرمان ڕێژ بکرێت. هەماهەنگیمان هەیە لەگەڵ پارێزگاری سلێمانی و قایمقامێتی سلێمانیە بە مەبەستی ئەو شوێنانەی کە بۆیان دیاری کردوین و ئێمە بەردەوامە بین لە کارەکانمان ئینشاءالله هەتاوەکو دەرمانڕێژکردنی هەموو شەقام و شۆستە سەرەکیەکانی شاری سلێمانی بە مەبەستی پاڵپشتیکردنی ئەو هەڵمەتەی کە دژی ئەم پەتاکوشندەیەک گیراوەتە بەر لە شارەکەمانە. ڕشتنی ئەم کلۆرە فەرقی چییە لەگەڵ ڕشتی دژەڤایرۆسەکە؟ فەرقی زۆرە ڤارکۆنەکە مادەیشی کوشندە نیە مادەیشی تاقیمە ئێمە نسبەتیشی زۆر کەمان تێکردووە بەس تەنها بۆ تاقیمی سەرجا دەکەن ئەمە بەردەوامیە بێ لە ڕۆژاری بەردەوامە بین هەتا کۆتایی شەقامەکان تەواوەکەین بەڵێ هەموو ناو شاری سلێمانیەک دێتەوە بە سنتەری شار و چواردەوری سنتەری شاریش ئەمڕۆ یەکەم ڕۆژی هەڵمەتەکەمانە ئیشەڵا لە مودەیەکی زۆر کەمە هەموو شەقامەکان کۆتایی پێ